دەستگای ڕێکخراوە پێشێ و جەماوەریەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەیەکی بەرفراوانی مامۆستایان هەر لە هەڵەبجەوە هەتا کوبادینان کۆبوونەوەیکی فراوانە لەگەڵ بەڕێز ئەمینداری گشتی ئامانجەکەش لەوەیە کە مامۆستایان توێژێکی گرنگی ناو کۆمەڵگان وەگەریم بە تەماشا بکەین مامۆستایان پانتاییەکی ناو ڕێخستەکان یەکگرتووی ئیسلامی کوردستانن و بە هەمان شێوە لە بواری کۆمەلگایشە لە ناوەندەکانی خوێندنە ئامادەی حوزوریان هەیە بۆ ئەکتیفکردن و چالاکردنی ئەم پیشەوەرانە بە تایبەتی مامۆستایان کە جێگەی ئیتیماماتی حیزبە کە ئەم کۆبوونەوەیە بە داواکاری ئەمینداری گشتی بووە دیارەوە کۆمەوی لە ئاگادارن کە هەڵبژاردننی یەکێتی مامۆستانی کوردستان لە مەکتەبی تەنفیزی بڕاردراوە لە یەکیدا ئەنجام بدرێ ئێمە ژۆکو مامۆستایانی یەکگرتوو بە پرۆژەوە ئامادەکاریمان کردو بۆ هەڵبژاردننی مامۆستایان و پشت بەخوا کاندیدەکانمان لە ئامادەکردنان و لیژنەکانمان دروست کردو لەسەر ئاسی مەڵبەندەکان و کۆبوونەوەی عام و کۆبوونەوەی گشتی لەسەر ئاسی پارێزگاکان لە هەموو کوردستان بەردەوامە و ئەمڕۆژ بە ئەو مەبەستا لە خزمەت جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوەیەکی عام و کۆبوونەوەیەکی گشتیمان بە ئامادەبوونی بەرپرسی دەستێ مەڵبەندەکان و ئەندامانی نوێنەرانی یەکێتی مامۆستایانی کوردستان واتە نوێنەرانی مامۆستانی یەکگرتوو لەناو یەکێتی مامۆستانی کوردستان ئەم کۆبوونەوەیمان کردووە بۆ بەردەوامیدانیان قۆناغبەندی ئامادەکاریەکان تا ئێستا چیمان کردووە سوپاس بخوا ئێمە وەکو مامۆستایانی یەکگرتوو ئامادەین و داواکاری یەکێتی مامۆستانی کوردستانی لە تەوقیتی خۆی و لە کاتی خۆی هەڵبژاردننی یەکێتی مامۆستانی کوردستان ئەنجام بدرێ بۆی دوای ئەوە کۆنگرە ببەسرێت.